لە شاری کەرکووک لە بەردەمی ڕووباری خاسە و بەرامبەر بە ئاگری بابە گوڕگوڕ قەڵایەکی کۆنی بەرزی پڕشکۆ دێتە بەردی دەمان کە مێژووەکەی شاهیدی خۆڕاگری و ئازایەتی و بەخشندەیی خەڵکی شارەکەیە. قەڵای کەرکووک کە مێژووەکەی بۆ سەردەمی گۆتی و هۆریەکان دەگەڕێتەوە بەشێکی دانەبراوە لە مێژووی نەتەوەی کورد. قەڵای کەرکووک وەکۆر ئەو قەڵایانی ترکەوە لە مێژوودا هەیە و ئەو قۆناغیکەوە قەڵای تیا بنیان دراوە کە شوێنێک یا پێگەیەکی خۆپاراستن بووە کە هەموو دەوڵەتە جیاوازەکان و هەموو ئەو دەڤەر و شوێنانی کەوا لە چوارچێوەی ئیمبراتۆرێتەکاندا بوونە توانیوێنە کە قەڵا دروست بکەن. قەڵای کەرکووکش یەکێکە لەو قەڵانی کاچێتە چوارچێوەی خۆپارێزی یا پێگەی پاراستنی ئەو شوێنانە لە ڕووی سەربازی و سیاسیەوە. قەڵای کەرکووک ئەتوانین بڵین بەپێی ئەو مێژووەی کەوا هەیە بەپێی ئەو مێژوانەی کەوا لە خوارو ناڕاستی عێراقدا نووسراوەتەوە و ئەو مێژوانەی کەوا ئاماژەی پێ دەکەن دەیگەڕێنەوە بۆ سەردەمی گۆتیەکان و لۆلۆپیەکان. ئەمانە دەتوانین بڵێن بنیاتنەری قەڵای کەرکووک بوونە و هەروەها لە سەردەمانێکی زۆردا کە فەرمانڕەوای خوار و ناڕاستی عێراقیان کردووە توانیویانە بیکەنە پایتەختی خۆیان بۆ فەرمانڕەوایی کاروبارە ئیداری و بەڕێوەبەرەکانی خۆیان و لەوێەوە توانیویانە کە هەنگاو بنێن بەرەو خوار و ناڕاستی عێراق و فەرمانڕەواتی 90 ساڵێکی ئەو فەرمانڕەوایکە لە خوار و ناڕاستی عێراقا کردویانە توانیویانە ئەرابخا پێگەیەکی گرنگی ئەو پایتەختە بێ بۆ ئەوەی کەوا کاروبارە ئیداری و بەڕێوەبەری و سەربازی و ئەو هەموو ئەو پێویستیانی ئابوووریانی کە هەبووە کارڕایی بکەن. ئەگەر بێت و بین بگەڕین بۆ ئەوەی ئەگەر هەڵکۆڵین و کنە و پشکنین بکرێ لەوانەیە دەتوانی بڵێن بۆ چاخەبەردینەکانش بگەڕێتەوە چونکە لەبەرەوەی لە چواردەوری کەرکووکدا لە ناوچەکانی چەرم و بەردەبەڵکە و لە ناوچەکانی داقوق و لە ناوچەکانی خورمات و ئەمانە کە چاخەبەردینەکان دۆزراوەوە لە ناوچەکانی حەملین دۆزراوەتەوە لەوانەیە بەڵگە بێ بتوانین بڵین کەەوە قەڵای کەرکووکش لە چاخەبەردینەکانە شوێنی خۆیە بۆ یا پێگەیەکی ئاوەدان بووە. قەڵای کەرکووک و قەڵای هەولێر جیاوازیەکی زۆریان نییە لە ڕووی سەردەمی دروستکردنیانەوە. هەندێک ئەڵێن 100 ساڵ قەڵای کەرکووک کۆنترە، هەندێک ئەڵێن 100 ساڵ قەڵای هەولێر کۆنترە. هەردووچیان پتر لە 4000 ساڵ پێش ئێستا دروست کراون. تەبێ ئەگە سەرنج بدەی نەتەوەکانی زاگرۆس چونکە میلەتێکی چیانشین بوون هەمیشە قەڵا بەشێک بووە لە ئاوەدانی لەو شارانەی کە دروستیان کردووە. مێژوونووسان خوێندنەوەی جیاجیا بۆ قەڵای کەرکووکەکەن. مێژووی پێشتر مەسەلەن شارێک نەبوو بە ناوی کەرکووک. شارەکە مەسەلەن شاری ئارابخا بووە کە ئەوەندە لە قەڵای کەرکووکەوە دوور نییە. بەڵام بە دڵنیاییەوە قەڵای کەرکووک کۆنترین شوێنی ئاوەدانی شارەکەیە لەو دەوروبەرە. ئەم قەڵایە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 4500 تا 3500 ساڵ پێشزاین و لە سەرچاوە مێخیەکاندا بە ئارابخا ناوی هاتووە. لە درێژەی قۆناغەکانی مێژوودا و ئەو ڕووداوانەی لە ناوچەکەدا ڕوویانداوە ڕوخساری قەڵای کەرکووکیش بە گۆڕانکاری جیاواز و شارستانەتی جیاجیا تێپەڕیوە. هەر ئەمە ژوای کردووە کە لە بنیاتنانی خان و تەلارەکانی سەرقەڵای کەرکووکدا مێژوو و کلتور و شێوازی جیاجیای ئیمپراتۆرێت و شارستانیە جیاوازەکان ببینین. بۆیە سەرنج دەدەین شێوەی گشتی پێکاتەی خانووەکان نەخشی جیاواز و ئایکۆن و هێمای تایبەتی شارستانیەت و ئاین و دەسەڵاتە جۆرە و جۆرەکان لە خۆ دەگرێت. کە قەڵایەکە دروستکراوە ئەم جۆرە ئێستا نەبووە. قەڵایەکی زۆر
بتەو بووە دیوارێکی شوورایینی پۆڵاینی هەبووە و ماڵی پاشا بەجیا ماڵی ڕعەت بەجیا جێگای با بڵێن وڵاخ و ئەمانە بەجیا جێ زەخیرە بەجیا هەموو ئەمانە زۆر بە تەرتیب بووە و تەنانەت وەکو شانۆ ڕۆمانیشی تێدا بۆ ئێرە هەر کەسێک و هاتووە لێرانە هەندێک لە کەلتوری خۆی لێرە بەجێهێشتووە بۆ نمونە ئێستا قەڵا بچین ببینن جا لەوەی مزگەوت و مەزارگەی سێ پێغەمبەری تایە کە کلیسا و شوێنی پەرزگای جوشی تێدایە بەڵام جووەکان و ئەرمەنەکان و هەرچێک لێرە بوو بێتن وەکو ئاین بوونە ئەرمەن و جوو بوونە بەڵام وەکو نەتەوە کورد بوونە. شاری کەرکووک لە مێژووی پێشزایندا و لە سەردەمی جیاجیادا لە ژێر فەرمانڕەوایی تیرەهۆزەکانی لۆلۆیی و گوتی و هوری و میتانی و مادەکاندا بووە. ئەم تیرەهۆزانە لە کاتی جیاوازدا خاوەنی دەسەڵات و ئیمپراتۆریەت بوون، باب و باپیرانی نەتەوەی کورد بوون. زۆربەی بەڵگە مێژوویەکان ئەوەیان دەرخستووە کە بنیاتنانی قەڵای کەرکووک دەگەڕێتەوە بۆ مێژووی دووری ئەو ئیمپراتۆریەتانەی کورد. لەو ماوانەی ئەو سەردەمەدا کە سەردەمی هوری میتانیەکانە بایەخێکی زۆریان بە قەڵادا چونکە لەبەرەوە ئیمپراتۆرەتەکان لەسەر بنەمایەکی کۆنفیدرالی دروست کرابوو. کەرکووک بەشی ڕۆژهەڵاتی پایتەختیان بوو کە سێ پایتەختیانە بوو، یعنی کوردستانی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات و کوردستانی باشوور لە چوارچێوەی ئاقاری ئەو ئیمپراتۆرەتێ گەورەی بوو کە لە بنەمایەکی کۆنفیدرالی بەڕێوە دەدەچوو. بۆیە پایتەختە ڕۆژهەڵاتەکەیان لە کەرکووک بوو و هەروەها لە کەرکووکات چەند ئاقارێکی ئاوەدانیان هەبوو بێجگە لە ئەوەی کە لە نووزی هەبوو کوڕوخانی هەبوو ئەمانە شوێنی ئاوەدانی سەردەمی هوری میتانیەکان. پاشا لە قەڵاتدا ئەنیشت فەرمانڕەوایی ناوچەکەیە کرد، دەتوانین بڵێن فەرمانڕەواییەکی دەرەبەگانە بووە. لە سەردەمی ئاشوریەکاندا ئەم قەڵایە بۆ مەبەستی سەربازی بەکار هاتووە و پاشای ئاشوریەکان 72 تاوەر و ڕێڕەوی دروست کردووە و دوو ڕێگای بۆ چوونە ناو قەڵاکە کردوتەوە. زۆربەی پێکاتەی خانووەکانی لە قسڵ و بەرد و قوڕ دروستکراون، بە پێی سەردەمەکانی مێژوو گۆڕانکاری لە کەرەستەکانیشدا کراوە. قەڵای کەرکووک لەسەر گردێکی خڕ دروستکراوە و 120 پێ لە دەشتەکانی دەوروبەری بەرزترە و لە چاخە کۆنەکاندا شوورەی هەبووە و 4 دەرگای هەبووە. لە سەرەتای سەدەی 17دا کراوە بە پایتەختی ویلایەتی شارەزور و عوسمانیەکان ناوی شارەزوریان گۆڕی بۆ کەرکووک بە بیانووی ئەوەی تێکەڵ نەبێ لەگەڵ ناوی دێرزور. لە مێژوو ڕابردوودا بە شارەکەیان وتووە کەرخینی، ناوەندی دەڤەری گەرمەکان بووە کە ئێستا ئێمە پێڵین گەرمیان. بە شێوەزاری سامیەکان گەرمیانەکەیان کردوتە گەرمەکان، واتە شوێنی گەرم. نەتەوەی گوتی یەکێ لە باپیرانی کورد و یەکێ لە نەتەوەکانی زاگرۆس قەڵای کەرکووکیان دروست کردووە. معلومی جەنابتانە لە هەزارەی سێهەم کۆتایی هەزارەی سێهەم گوتیەکان کە پەیدا دەبن نەتەوەیەکی باڵادەستە بن و وڵاتێکی دەوڵەتێکی مەزندا دەمەزێنن، تەنانەت تەواوی وڵاتی سۆمەر و بابلی شەخەنە ژێر قەڵم ڕەوی دەسەڵاتی خۆیان. سەردەمانێک هەر قەڵای کەرکووک پاشای گوتیەکان پایتەختێک بۆ لە پایتەختی گوتیەکان حکومڕانیان تێدا کردووە. پاشەوەی کەوا میدیەکان فرمانڕەوایی ماوەیەکی دوور درێژیان کرد و توانیان هەتا ئاقاری چای حەمرین و ئەو ناوچانی دەوروبەری فرمانڕەوایی بکەن، بۆیە لەو چوارچێوەیەدا قەڵای کەرکووک و ئەو شوێنانەش کەوتە ژێر ڕکێفی ئەوەی ئاقاری میدیەکانەوە و میدیەکانش بە پێی ئەو هوەری تەلارسازی کە خۆیان هەیان بووە کاریان لێ کردووە و بڕێیان پێدا و بایەخی خۆیان پێکردەوە و دەتوانم بڵێم لەسەر بنەمایەکی تر کاروبارەکار جێڕێکان و سەربازەکانیان داڕشتەوە
کە قەڵای کەرکووکش کەوتە چوارچێوەی ئەو بەرنامە کارگێڕیەی کەەوە ئەوان بۆیان دانابوو. ئاشووریەکان کە یەکێکن لەو نەتەوانەی کە دەوڵەتێکی مەزنیان داناوە کەمتر قەڵمڕەوی دەسەڵاتیان گەیشتوەتە زاگرۆس بەڵێ زۆر جار هێرشیان هێناوە ویستویانە کە با بڵین میلەتانی زاگرۆس واتە باپیرانی کورد خاچی کوردستان داگیر بکەن و تا ئەندازێکیش دەسەڵاتیان تیا چەسپاندووە بەڵام نیان توانیوە دەسەڵاتێکی تەواو جێگیری تیا بچەسپێنن تا ئەو کاتێک کە ئیمپراتۆریەتی میدیا پەیدا دەبێ و ئیمپراتۆریێت بە هاوپەیمانی لەگەڵ بابلیەکان ئیمپراتۆریەتی ئاشووری بۆ یەکجاری ئەڕوخێنن. شێوازی بیناسازی لە قەڵای کەرکووکدا جۆرا و جۆرە و لە هەندێک شوێن کۆڵەگەی لە مەڕمەڕ دروستکراو کە لەسەرەوە بە تاجی گوڵین ڕازاوەتەوە دەبینرێت کە تایبەتمەندی پەرستگای جوولەکەکانە و شێوازەکە دەچێتە خانەی بیناسازی ڕۆمانیەوە. قۆناغێکی تر ئەتوانین بڵین قۆناغی سەردەمی هاتنی ئەسکەندەری مەکدۆنیە و هەروەها ئەوانەی کە لە دوای ئەسکەندەری مەکدۆنی هاتن لەسەر ترازی یۆنانی و ڕۆمانی باەخیان بە قەڵای کەرکووکدا و ئاوەدانیان کردەوە بەپێ ئەو بەڵگانەی کەوا باسی دەکەن دەڵێن کەوا نزیکەی 6 بورجیان لەسەر قەڵا دروست کردووە دەرگاکانیان گۆڕیوە دەرگای تریان دروست کرد دەرگای پاشا جیا بۆ دەرگای ئەوەی ئەوانی کە هاتوو چۆیان کردو جیا بووە بۆیە گۆڕانکاریکی گەوریان کردو 6 بورجی چاودێریان بۆ دروست کردو لەسەر و ترازی هوەری بیناکاری یۆنانی و ڕۆمانی و نەخش و نیگاری یۆنانی و ڕۆمانی دروستیان کردووە و باەخیان داوە بە ڕاڕە و بە حەیوان بە کۆڵەکە بەو شێوانیکەوە لە ناویدا هەبووە. مێژوەکەی سەروی 4000 ساڵە لەو 4000 ساڵە سەردەمانێکی زۆر نەتەوەکانی زاگرۆس میدیەکان ئاشووریەکان بابلیەکان کردانیەکان حکومڕانی ئەو دەڤەریان کردووە و شاری قەڵایەن ئاوەدان کردوێتەوە پاشان کە ئەسکەندەری مەکەدۆنی دێ لە هەزارەی چوارەمی بەر لە زاین دێ پاشای هەخامنشینی لە شەڕی ئەربێلا لە نزیک هەولێر ئەشێنێ دێ بە قەڵای کەرکووکی شاتیە دەپەڕێ یەکێ لەو شوێنە گرنگانش کە ماون ئەم گۆڕی کچەی پێڵن گۆڕی کچی سەلجوقەکانە کە بیناکەی 8 مەتر بەرزە 8 لایە بازنەکەیشی 8 مەترە ئەمە ئاماژەی بۆی ئەو کچە 8 ساڵان بووە نەخۆش وێنانە لێرە و بیبن بۆ وڵاتی بۆ توران بیبن بۆی چاچی چارەسەر بەڵام بەداخەوە لە شاری کەرکووک کە ئەمریکامرێ باوکی خەبەرە مادام قسمەتەکە لێنم هەر لێ بینێژن ئەلێرە بۆ نێژن و ئەم مەزارەی بۆ دروست دەکەن ئەم مەزارە کە کاتێک عوسمانەکان دێن کە گوایە دەنگۆی ئەو بڵاوتە کە گوای ئەم مەزارە پڕ ژێری گۆڕەکە ئاڵتونە بێت بۆی عوسمانەکان گۆڕەکە ئەنجن بەداخەوە نەماوەسە بە شوێنەوارەکەی ماوە لەگەڵ هاتنی ئاینی ئیسلام و بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام وردە وردە گۆڕانکاری لە ناوچەکەدا ڕوویدا و شەڕێکی خوێناوی گەورە لە بین ساسانیەکان و ئیمپراتۆرەتی ئیسلامەکاندا ڕوویدا ئەمە بوو بۆی کە کاریگەریەکی گەورە کە ناوچەکە تووشی کاولکاری و وێرانکاریەکی زۆر گەورە ببێ کە لەگەڵ خۆشیدا قەڵای کەرکووک تووشی ئەو وێرانکاری و کاولکاریە بوو و تا ماوەیەکی زۆر بە تایبەتی لە ناوچەی داقوق و دەوروبەری خورمات و ئەو شەڕی خوێناوی ڕوویدا لە نێوان خەواریجەکان و لە نێوان موسڵمانەکاندا بوو بە هۆی کاولکردنی ناوچەکە و وای لێ هەن تا ماوەیەکی زۆر قەڵای کەرکووک بە چۆڵەوانی مایەوە و پشتگوێخرا ئەم پشتگوێخردنەوەی لێهات کە گەلێک لە ئەو هوەری شوێنەواری و تەلارسازی و نەخشونیگاری خۆی لە دەستدا عوسمانەکان کە هاتن کردیانە شوێنێکی گرنگی ئیداری خۆیان بۆ کاروبارەکانی ناوچەکە
وەکو ئەوەی کەوا ماوەیەک ویلایەتی شارە زوور بۆ کەرکک و ماوەیەکی کەش سەر بە ویلایەتی مووسڵ بووە بۆیە پێگە ئیداری و کارگێڕەکان لەو ناوچەیە گرنگی خۆیە بووە. تۆ ئەگەر چینچینی قەڵا هەڵبدەیتەوە ئیتر قەڵا تەبعی خوێندنەوەی جیاجیاش هەیە بۆ ئەوەی کە قەڵا ئایا گردێک بووە گردێکی گەورە بووە ئاوادان کراوەتەوە یاخود ئەمە چینچینی تەلارسازی و خانوو لەسەر یەک داڕماوە ئەو قەڵایە دروست کردووە. زۆربەی قەڵاکانی کوردستان بەو شێوەیە، یعنی دوو خوێندنەوە هەندێک جار سێ خوێندنەوەی جیاجای بۆ دەکرێت. بەڵام بە دڵنیاییەوە ئەو پشکنین و کنەکردنەی کەمەی کە لە قەڵای کەرکووکا کراوە پیشانی ئەدا چین جاری وە هەیە شوورە دەردەچێت، جاری وە هەیە بینای کۆن دەردەچێت، جاری وە هەیە ژێرزەمینی گەورە دەردەچێت. بەڵام دەوڵەتی عێراق لە چوارچێوەی سیاسەتی عەرەباندنی کەرکووک و داپشڕینی کەرکووک لە کوردستان باشترین سمبڵێک کە لێی بدا قەڵای کەرکووک بووە. بۆیە هاتووە مەسەلەن ئەتوانم بڵین تاوانێکی زۆر گەورەی شارستانی کردووە کە هاتووە قەڵاکەی ڕوخاندووە. ئەمە قەیسەری قەڵای کەرکووکە کە بازاری گەورەی قەڵاکە بووە پێکاتۆ لە 35 دوکان ئەم دوکانانە زێڕەنگەری تیا بووە، کوتاڵ فرۆشتیا بووە، ئاسنگەری تیا بووە، هەموو پیشەوەرەکانی تێدا بوو لێرە ناوم بازارە بۆ چێت ئەم بازارە بۆ ئەو کاتە گەورە بێت بۆ ئەو کاتە بەشانی کردووە و بازارەکە با بڵێن تەنها بۆ قەڵا نەبووە، زۆر جار لە خوار قەڵای شەو هاتوون لێرە بازاڕیان کرد چونکە بۆ ئەو کاتەمە بازارێکی مۆدرن بووە. سەبارەت بە کەرکووک بە بڕوای من ئەوەندەی کە من لێکۆڵینەوەم کردبێت تەرزە بیناسازیەکی کوردستانی هەیە. بۆ نمونە تۆ ئەگە بچیتە کۆیە، ئەگە بچیتە کفری، ئەگە بچیتە ئاکرێ، ئەگە بچیتە تا ئەندازێک سلێمانی هەرچەندە شارێکی تازەشە یا ڕەواندز یا شارە دێرینەکانی تری باشووری کوردستان و پارچەکانی تری کوردستان تەرزە بیناسازیەکی تایبەت هەیە. ئەم تەرزە بیناسازیە من ناڵێم 100% جودایە لە تەرزە بیناسازی میلەتانی تری ڕۆژهەڵات نەخێر بەشێکە لە شێوە تەلارسازی نەتەوەکانی تری ڕۆژهەڵات، بەڵام تایبەتمەندی کوردی تێدا هەیە. ئەگە سەیری هوەری نەقش و نیگارەکەی بکەین دەبینین هوەری نەقش و نەگەرەکەی هەڵقوڵاوی ئەو پێکاتانەیە کە لەسەر قەڵا بوونا، ئەو خەڵکانەیە کە لەوێ ژیاون. بۆ نمونە هوەری بیناکاری ڕنگدانە، هوەری بیناکاری جوولەکەی تێدایە، هوەری بیناکاری دەزڕەنجینی نەخشکاری کوردی تێدایە. ئەمانە کە لە ناوچەکانی ڕۆژهەڵات و کورسانی ڕۆژهەڵات و کورسانی باکوور و هاتوونە ئێستش ناوەکانیان بەشێکی زۆری لە خانۆکان ماوە، لە قەڵا ماوە، بەڵگەیە بۆ ئەوەی کەوە ئەمانە نەخشکاری خەڵکی سنە هاتووە، نەخشکاری خەڵکی دیاربەکر هاتووە، لەوێ کاریان کردووە. دەتوانین بڵێن تیرازی هوەری بیناکاری سنەیان گواستۆتەوە، تیرازی هونا بیناکاری نەخشکاری کورسانی ڕۆژهەڵاتیان گواستۆتەوە. بۆیە ئەگەر سیرکەین ئەو تیرازە بەراوردکەین قەڵای کەرکووک لەگەڵ هوەری تەلارسازی کۆیە لەگەڵ هوەری تەلارسازی هەولێرە دەبینین هاوگونجاویەک هەیە. ئەم هاوگونجاویە ڕنگدانەوەکەی ئەوەیە کە ئەو نەخشکارانە کورد بوونە کە یەک دەستێک بەکاری هاتووە. لە هەندێک شوێنی ژێمای ئیمپراتۆریەتی میدیەکان و ئاینی زەردەشتی و نەخش و زەغرەفەی جۆراوجۆر لەسەر دەرگاکان دەبیندرێت. لە هەندێک شوێنیش خاچی لاتینی کە شێوازی بیناسازی بێزەنتیەکان دەردەخن. جگەلەوەش لە کاتی هاتنی عوسمانیەکاندا زۆرێک لەو هێمانە سڕاونەتەوە و شێوازی بیناسازی عوسمانی بەسەریانەوە زاڵ بووە. لەگەڵ هاتنی ئینگلیزەکان لە ساڵی 1970 و هەڕۆشتنی دەوڵەتی عوسمانی و ئەو ڕێکەوتنە جیهانیانی کەوا ڕوویدا لە بینی دەوڵەتی عوسمانی و هاوپەیمانەکان و بێهێزبوونی دەوڵەتی عوسمانی وردەودا قەڵای کەرکووکش زیاتر ئیدارەکەی خۆی لە دەستدا و وای لێ هات کە خەڵکی بیکەن بە شوێنێکی نیشتەجێبوون بۆ خۆیان
وای لێ هات کە خانوویەکی زۆر لەسەر قەڵا دروست کرێ و خەڵکێکی زۆر بچێتە سەر قەڵا لە هەموو پێکاتەکان تا ئەوەی کەوا سەدام حوسێن یا حکوومەتی بەعز هەوڵی ڕوخانیدا و بەشێکی زۆری ڕوخان خەڵکەکەی دەربەدەر کرد و گواستیەوە و شوێنەکەی کردە شوێنێکی چۆڵەوانی و دای بڕا لەوەی کە شوێنێکی ئاوەدان بێ شوێنێکی کارگێڕی بێ و دای بڕا لەوەی کەوا شوێنێکی تەلارسازی بێ و بایەخی خۆی هەبێ بۆیە تا ئێستا بە شوێنێکی کەلاوەی و لە چوارچێوەی شوێنێکی شوێنەواری ماوەتەوە بەڵام بەشێکی زۆری شوێنەوارەکانی فەوتاوە و لە ناوچووە. هیچ کاتێک کەرکووک لە دەرەوەی سەرزەمینی خاچی کوردستانە نەبووە هیچ کاتێک مەسەن ئەم سەرزەمینە وەکو مامۆستای مێژوونووس جەمال ڕەشید ئەفەرمێ ئەڵێ هەموو نەتەوانەی دواتر هاتوون بۆ کەرکووک لە شوێنانی کە وەک نەتەوە دروست بوون اینجا هاتوونەتە کەرکووک بەڵام کورد لەم سەرزەمینەیە وەکو نەتەوە هەر لەم سەرزەمینەیە دروست بووە و خۆی ناسیوەتەوە گوتیەکان لۆلۆیەکان کەرکووک و ناوچەی گەرمان ناوەندێکی سەرەکی ئەو دوونەتەوە دێرینەی زاگرۆس و باپیرانی کوردن. وەک خەمی